زوڵمی موچە مابێت ئەم شەقامە چۆڵ نابێت. ئەمە دروشمی هەفتەی تووڕەیی شەقامی مامۆستایان و موچەخۆرانە لە هەڵەبجە. جەخت دەکەنەوە بەردەوام دەبن لە بایکۆت تا مەرجەکانیان جێبەجێ دەبێت. سوربنی خۆشیان لەسەر شەقام دووپات دەکەنەوە. ئێمە ئەمڕۆ مامۆستایان و فەرمانبەران لەگەڵ مامۆستایانی یاینی و سەرجەمچین و توێژەکانی هەڵەبجە ڕژاینە سەر شەقام جارێکی تر بۆ ئەوەی بەدەسەڵاتی بڵێن کە ئێمە شەقام چۆڵ ناکەین، بایکۆت بەردەوامە بێت تا و کاتەی داخوازەکانی مامۆستایان دێتە دی. تەنها داوای مافی سەرەتایی خۆمانمان کردو ئەوەی کە وترا کە پێشتریش وتراوە هەرەوەیە بەردەوامە بین تا و کاتەی مافەکانمان کە پێشتر کراوە زەوت کراوە پێمان نەدرێتەوە. هەڵوێستی مەدەنیانە نەکەوێت بەبێ ئامانج بەبێ هێنانەتی ئامان جوداوا کاریەکان بۆیە بەڵێ بەردەوامین بە تەنسیق لەگەڵ کۆی شار و شارۆچەکانی تری هەرێمی کوردستان بەردەوام لە هەوڵی فراوانکردنیان لە هەوڵی بەردەوامیان پێمان وایە ئەبێ سەرکەوێ ئەم جارە دەنگی دلێری ناڕازی ئەبێ بەردەوام بێ و سەرکەوێ. نەجاشم مامۆستای بێ مەعاشم. لە چوارچەوەی ناڕزایەتەکانی مامۆستایان و فەرمانبەران لە ئیدارەی گەرمیان لە شاری کەلار و کفری جیاواز لە خۆپیشاندانەکانی پێشووتر چین و توێژەکانی تریژات نەپاڵ مامۆستایان و پاڵپشتی خۆیان لە جێبەجێکردنی داخوازیەکانیان دەربڕی. پیشاندان و ڕێپێوان بۆ بە دیاردەیەکی سروشی لە کوردستانی خۆمان لەبەرەوەی حکوومەت بەڕاستی بێباکە بەرامبەر میلەتەکەی وەکەوە وای هیچ پێویستی بەم میلەتە نەبێ یاخود میلەتی خۆی نەبێ تەنانەت ئەو وڵاتانەش کە میلەتێکی تریان داگیر کردووە و ئەم حکوومەت ئێمە تەعامل لەگەڵ مامۆستایان و فەرمانبەران ناکەن. با ئێمە کەم لەسەر شەقام بین ئێمە بچین بۆ دەوام بەس لە کاتی خۆی موچەکانمان فەوتەکانمان بدات و ئەم سێمانگان بۆ دابین بکە با ساڵێکی خوێندن و فیرۆنەچێت. ئایا موچە سێمانگارێک بێت بەشی چی بکات؟ یعنی خەڵک کرێ چییە؟ خەڵک پارەی ئاو چۆن بدا، پارەی کارەبا چۆن بدا، تۆ پارەی ئاو کارەبا لە خەڵکی ئەسیێنیت چۆن بیدا؟ موچەیە بە موچەیە سێ مانگی چی لێ بکەین؟ مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی وانە بێژان دەڵێن بەردەوامی باڵوێستی خۆیان دەدەن و لە شەقام خۆڕاگر دەبن و ئەو فشارە مەدەنی دوو مانگە دەستیان پێکردووە بێدەستکەوت کۆتایی پێنایێنن. لە هەفتەی تووڕەیی مامۆستایان و موچەخۆران لەسەر شەقام سوورن لەسەر ئەوەی تاکو و داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت شەقام چۆڵ ناکەن. مەرجی سەرەکیشیانەوەیە 30 ڕۆژ جارێک موچیان پێ بدرێت و بلێ بەرزکردنەوە دەست پێ بکرێتەوە و وانە بێژان بکرێن بە هەمیشەیی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.